إمام زين العابدين. نعم نعم. مشاجرة. نعم مشاجرة. هەر بۆ تەجروبە پەیوەندی بکەم بە ١04 پۆلیسی فریاکەوتن تا با بزانین تا چ ڕادەیە کە توانن بە خێرایی فریای شوێنی ڕووداوەکە بن. من پەیوەندی بە ١04ەوەکەم. السلام عليكم. أنا من داقوق طالب نجدة، أنا أحس حاليا يم إمام زين العابدين. إمام زين العابدين. نعم. إمام زين العابدين. نعم نعم. مشاجرة. نعم مشاجرة. دوای چەندین ساڵ بنکەی پۆلیسی فریاکەوتن کە سەر بە فەرماندەی پۆلیسی پارێزگای کەرکووکە لە قەزای داقووق ئەرکەکانیان دەستی پێکرد. پێشتر لە زۆربەی ڕووداوە جۆرە و جۆرەکان سوپای عێراق و هێزە ئەمنیەکانی دیکە لە کاتی ڕووداوەکان بەدی دەکران، بەڵام لە مەودووە پۆلیسی خۆجەیی ئەرکی لێکۆڵینەوە لە ئەستۆ دەگرێت. خەڵکی قەزاکەش بۆ چوونەکانی خۆیان لە سەرکردنەوەی ئەم بنکەیە دەخەنە ڕوو. ئەم بنکەیە ئیساکە لێرە کراوەتەوە بە پۆلیسەکانیانەوە بە سیارەکانیانەوە هاوکاری بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوچۆ ئەکەن و وەکو خەڵکش ئێمە لێراکەیە ئێمە ئیساکە زۆر پێویستمان پێ بوو لەبەرەوەی ئێمە هەندێک جار هەیە بە یەک تەلەفۆنێک ئەگەونە سەرمان و ئیشەکانمان بۆ جێوەجێەکەن. دیارە ئەم بنکەیە هەر لە خۆیەوە کارێکی باشە بۆ هاوڵاتیان، بۆ هەر کێشەیەک دروستەوێت لە سنوورەکە. ئەم بنکەیە بە سوودنی کات پۆلیسەکانیان ١04 ئەگەیێتە ئەو شوێنە کێشەکە کەمترە کاتەوە. هاوڵاتیان دیارە لەم سنوورە خۆشحاڵن بەم کردنەوەی ئەم بنکەیە. دەچمە ئیدارەی قایمەقامەتی قەزای داقووق تاکو بزانم لە دوای کردنەوەی بنکەی پۆلیسی فریاکەوتن ئاخۆ ڕووداوەکان کەمی کردووە، لە دوای دەست بەکاربوونیان دۆخەکە تا چەند گۆڕاوە. عندما طالبنا الحمد لله من قيادة الشرطة داوامان لە فەرماندەی پۆلیسی کەرکووک کرد بە سوپاس و ڕەزامەندی فەرموو بۆ کردنەوەی بنکەی پۆلیسی فریاکەوتن. دوایکردنەوەشی هیچ ڕووداوێکی دزیکردن یان چەکداری یان کوشتن تۆمار نەکراوە، چونکە ئەوان 24 ساعت لە کۆڵان و شەقامەکانن. ئەمە نیشانەی ئەوەیە کە تەواوی هێزانامنیەکانی شارەکە لە بەرژەوەندی هاوڵاتیاندا کار دەکەن. ماوەیەک بەر لە ئێستا زیاتر لە 2000 هەلی دامەزراندن بە شێوەی گرێبەست لە پۆلیسی کەرکووک ڕاگەیەندرا. بەشێکیان لە پۆلیسی فریاکەوتن ئەرکەکانیان ڕادەپەڕێنن. کردنەوەی ئەم بنکەیەش لە کاتێکدا ڕادەستکردنەوەی مەلەفی ئەمنی بە پۆلیسی پارێزگاکە نزیک بووەتەوە. محەممەد ئەڵماس، کەناڵی ئاسمانی کەرکووک، قەزای داقووق.